سڵاوتان لەبێ من دکتۆرە عایشە دکتۆری دەرمانساز لە دەرمانخانەی تاوەری تەندروستی سمارت. ئەمڕۆمانەوێ باسی دەرمانی لیڤۆتایرۆکسین بکەین لە مناڵاندا. لیڤۆتایرۆکسین ئەوەی کە بە دەرمانی غوددا لەناو خەڵکا بەناوبانگە، ئەو دەرمانەیە کە جێگی ئەو هۆرمۆنە ئەگرێتەوە لەو مناڵانەیە بەکار ئەهێنرێت کە غوددەی پەریزادان لە چاو مناڵێکی ئاسایی ڕێژەیەکی کەمتر لە غوددەکە ئەڕژێ و دەرئەدات، یا ئەو مناڵانەی هەر لە زگماکیەوە ئەو غوددەیان بە جوانی گەشەی نەکردو یا دروست نەبووە. چۆن بتوانین دەرمانی لیڤۆتایرۆکسینەکە بە شێوەیەکی دروست بدەین بە مناڵەکان؟ هەنگاوی یەکەم وردکردنی تەواوی حەبەکە، تەواوی دەرمانی ئەو ڕۆژە بە بەکارهێنانی پشتی کەوچکێک یان هەر ئامێرێکی تر کە بە شێوازێکی دروست دەرمانەکە ورد بکات. هەنگاوی دووەم دانانی حەبە وردکراوەکە لەسەر گۆی بوتڵی شیری مناڵەکە، ئینجا زیادکردنی کەمێک ئاو یان هەر شەربەتێکی تر کە منداڵەکە حەزی لێیەکات. هەنگاوی سێهەم دانی ئەو گیراوەیە بە منداڵەکە، دوای ئەگەر پاشماوەی دەرمانەکە لەسەر گۆی بوتڵەکە مابووە، دووبارە زیادکردنی هەنێک ئاو یان هەنێک شەربەت بۆ ئەوەی مناڵەکە بە تاواتی دەرمانەکە وەربگرێت. پێویستە چیتر بزانین دەربارەی دەرمانی لیڤۆتایرۆکسین یان دەرمانی غوددا. یەکەم ئەوەیە کە دایکان و باوکان پێویستە زۆر وریابن لە شێوازی بەکارهێنان و دانی دەرمانەکە بە مناڵەکانیان. یەکەم ئەبێ دایکان سەعاتێک پێش کاتی شیردانی مناڵەکە دەرمانەکە بن بە مناڵەکانیان، لەبەر ئەوەی هەموو شیرەکان کالسیۆم و ئاسنیان تێدا. کالسیۆم و ئاسن ئەو مادانن کە بنە هۆی کەمچوونی کەم هەڵمژینی دەرمانەکە لە ڕیخۆڵەوە بۆ ناو خوێن، بەمەش مناڵەکە ڕێژەیەکی کەمتر لە ڕێژەی پێویستی دەرمانەکە وەرئەگرێت. دووهەم ئەوەیە هەوڵ بات لە هەمان کاتە ڕۆژانە دەرمانەکە بدات بە مناڵەکانیان بە هیوای تەندروستیەکی باش.